شوكو بيروي عيني مسيحي بشداري لا بونو آنجي ججنا إسلامي كده كي زۆر بە دڵنیاییەوە خۆم زۆربەی کات لە مزگەوتی گەورەشم كاميان خوشتا ججني مسيحي دي أخذي إسلام هەڵە جێژنی ئێمە بە دڵنیاییەوە برز مسلماني بەڵێ هاورێکەشت کریسیانە بەڵێ گیان چۆن بوو بڕیاردا هاوڕێتی کەسێکی کە کریسیان بێ پێچەواتە لە دینێکی دیکە بێت ئەمە هیچ جیاوازێکی نییە ئێمە سەرنجام هاوزمانین بێگومان پێشەوەی هەر دینێبی مرۆڤیم پێشەوەی کە لەگەڵ هەر دینێکە ڕێبکەوین ئێمە کورد بووین سەرەتا کەواتە کوردبوونمان پێشە مشتێکە ئەمیش وەکو هاوشاریەکی خۆم وەکو هاوڕێیەکی ژیانم کە خێزانیان تێکەڵاوم لەگەڵیانە ئەوانی جەژن و پیرۆزە لە ئێمە ئەکەن بۆیە خۆشحاڵم کە لەگەڵیانم ئەوەی چێ نەگەبێ هاوڕن بێ 2 ساڵ زیاترە بۆ دووەم ساڵە بەشداری جەژنی مەسیحی دەکەیت گیان بەڵێ چەند دڵخۆشی بووی کە بەشداریم جەژنی ئەوان دەکەیت وەڵای زۆر هەر وەکو چۆن جەژنی خۆمانیە هەر هەمان شێوە وەڵێ پێم لە تۆ چۆن بوو بڕیارەدا هاوڕێتی خانمێکی کە لە دینێکی دیکە بێ واتە دینی ئیسلام بێت بەڵێ خۆ زانی سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە و پێکەوە ژیانێکی زۆر زیاتی زۆری تایە لە شارەکانی دیکە بە دڵنیایەوە کە ئێمە لە ناو مسلمانە ئاژیم ئەبێ هەر هاوڕێتی مسلمانکەین چۆن خاتونش وتی کە بە خێزانی تێکەڵین و جێژن ئەچین بۆ لای یەکتری ئەوانش بە هەمان شەوە کە جێژنیان ئەبێ ئەچین بۆ لایەن جێژنە پیرۆزەیان لێکەین پێم بڵێ وەکو دوو هاوڕێ نابێ بە شەرتان لەسەر ئاین قەت هەرگیز ناقەشەی شتێک ناکەین واتە مناقەشی ئاین ناکەن ناڵە زۆر تەبای چکە ئەگەم مناقەشەی ئاینی بکەین زۆرە چێتە وردەکاری و خۆتان ئەزانن یانی وردەکاری زۆرە بەڕێز وەکو پەیڕەوی ئاینی مەسیحی بەشداری لە بۆنەوە ئانگی جەژنە ئیسلامیەکە دەکەیت زۆر بە دڵنیاییەوە خۆم زۆربەی کات لە مزگەوتی گەورەشم دوایە کامیان خۆشتە جەژنی مەسیحی دیاخۆدی ئیسلام هەڵە جێژنی ئێمە بە دڵنیاییەوە بێگومانە لێگە جەژنی خۆی بەلاوە خۆشە وەڵام ئەوی نەردێکین بەلاوە خۆشە بەزی خۆشوان ئیتر خۆشترە بێت تایبەترە کودا چیتانەیە بۆ یەک جەژنە پیرۆزە زۆر سپاسەکەم جێژن لە تۆش پیرۆز بێ هیوادارم هەموو ساڵێکاوە پێکەوە جەژن بکەینەوە ئینشاءڵڵە ئامین